دیارە لەگەڵ دەستپێکردنی پرۆسەی بانگەشە بۆ هەڵبژاردنەکانی ئەنجومەنی نوێنەرانی عراق یەکێتی نیشتیمانی کوردستانیش بە هێزێکی گەورەوە بەشداری لەو پرۆسەیەدا کردووە لەگەڵەوەشدا لە شاری هەولێر جیاوازتر لە ساڵانی ڕابردوو ژمارەیەکی زۆر لە کاندید هەروەها پۆستەریشی لە شەقامەکاندا هەڵواسیوە جا ماوەی چەند ڕۆژێکە ئەو پۆستەرانە بەشێکیان شێوێنراون لەگەڵ میوانەکەم گفتوگۆ لەسەر و بابەتە دەکەم بۆی بزانم لەگەڵ لایەن ئەمنیەکان قسەیان کردووە بۆی بەدواداچوون بکەن کە چێن ئەوانەیە و پۆستەرانەیان دڕاندووە بە تایبەتی هی یەکێتی نیشتیمانی کوردستان هەژار محەممەد لەگەڵم دەبێت بەرپرسی هەڵبژاردنەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان لە هەولێر کاکەژا سلااوت لێوێ ئەو بابەتە چۆنە و بە شێوەیە کە زۆرترین ئەو پۆستەرانەی دڕێنراون یاخود شێوێنراون لەکوێی هەولێرە بەخێر بێن سەر چاوان وەکو بە خۆتان دەزانن دەتوانم بڵێم ئەوە شتێکی بۆ ماوەیی بۆ یەکێتەکانی هەولێر لە هەموو هەڵبژاردنێک ئەوە دووبارە و سێبارە و دەبارە بۆتەوە بە هەمان شێوە ئەو جارش لەگەر هەڵبژاردنەکان دیکە هیچ جیاوازشی ئۆتۆنیە بەداخەوە سەرجەم ئەو پۆستەرانە ئێمە لە هەموو بەشەکانی شاری هەولێر نەک تایبەت بەناو شاری هەولێر تاوەکو لە سۆران زۆر وێرانترە لە هەولێر لیژنەی ئەمنی هەیە بۆ خۆتان دەزان لیژنەی ئەمنی لە پارێزگای هەولێرە پارێزگاری هەولێر بۆ خۆی سەرۆکی لیژنەی ئەمنی ئەو شارەشە ئاگادارمان کردوتەوە بەڵام لەوەتی ئاگادار کراوەتەوە باوەڕ ناکەم هیچ گۆڕانکاریێک دروست بێ بەداخەوە ئەو هەموو کامێرەی لەناو هەولێری شێ بۆ خۆتان دەزان لە هەموو سەرفەر ئەی کامێرە هەیە ئەو کامێرانە کە کارەباش قەت ئەدەبوو کاتی خۆی کارەبا نەبوو بە کارەبای 24 ساعتی ئەو کامێرانە کارەبای فول 24 ساعتیان هەبوو بەبێ ئەو یەک چرکەدا ببرێن لە هەموو سەرفەرێک لە ماڵەکەی من وەرە دەرەوە لە سەری ماڵەکەی مژبەران بەردانراوە بەداخەوە کە ئەوانە کەشف نابن هیوادارین ئەو هۆکارە نەبی کە ئێمە لی دەترسین باشە داواکاریتان چییە لە هێز و لایەنە سیاسەکانی دیکە لە هەولێر بە شێوەیەک بانگەشە بکەن بۆ خۆتان دەزانن دروشمی بانگەشە یەکێتی نیشتیمانی کوردستان دروشمی بانگەشەی هێمنانەیە لە هەموو شوێنەکان لەناو پارێزگای هەولێریش بە هەمان شێوە ئێمە بانگەشەیەکی هێمنانە دەکەین بۆ سەرجەم هەم کاندیدەکەمان هەم لیستەکەمان لە هەموو بازنەکانی هەڵبژاردن سەیری بکەیت کۆمیتەکانمان نەماوە بوو سوێن گرەوەی ئەوان بۆتە بازنا لە هەموو بازنەکانی هەڵبژاردن ئێستا گروتینی بانگەشە هەیە بەڵام بانگەشەی هێمنانە لەسەرخۆ ئارام بەبێ ئارام شێواندنی ئارامی ناوشار و ئێمەش وەکو باقی حزبەکانی تر پۆستەرمان لە ناوشارە بەڵام پۆستەرەکانی ئێمە بزاد مستهدەفە بڕوات هەبێت یەک شارع کامل ئەو شەودەی ڕازێنینەوە بەیانی کەڕۆژ هەلات نەماوە بەیانی کۆڕۆژ هەلات سەرجەم پۆستەر و دروشمەکانی ئێمە لێکراوە تۆیان دڕاندراوە دەستەکان خۆش بێ کاکەژار دەست خۆش بێ ئاکام سارا ئەوەی جێبیست بوون ئەمە ئەو زانیاریان نەبوون لەبارەی شێواندن و لێکردنەوەی پۆستەرەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان لە سنووری پارێزگای هەولێر وەکو میوانەکەشم باسی کرد لەگەڵ لایەنە ئەمنیەکان قسەیان کردووە بۆی بەدواداچوون بکەن بۆی چی دیکە پۆستەر و دروشمەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان لە سنووری پارێزگای هەولێر لێ نەکرێنەوە و نەدڕێنرێن و نەشێوێنرێن